لەبارەی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بۆ لێخۆشبوون لە بڕی 120 قەرزی سزای هاتوچۆ لەسەر شۆفێران بەڕێز عەقید فازڵ حاجی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕاستەوخۆ میوانمانە. کاک فازڵ ئەم کاتت باش، زۆر بەخێر بیت. کاک فازڵ بەخێر بێ بۆ کوردستان 24. سپاس. ئەو بڕیارەی دەرتان کردووە بۆ بەرژەوەندی شوفێران و هاوڵاتیانە یان سزادانیان؟ بێگومان طبعا ئێمە هەمومان دەزانین ئێستا بارێکی دارایی قوڕس بەسەر هەرێمی کوردستاندا تێدەپەڕێتن. بۆیە بەڕێز وەزیری ناوخۆ داوای لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کرد کە هاوشێوەی قەرزەکانی کارەبا و ئاو لێخۆشبوون بتوانرێتن بە بڕێک بێتن لە بۆ سزایەکانی هاتوچۆ بە ئەوەی باریشانی هاوڵاتیان تۆزێک سوک بکرێتن. بە دەستخۆشیەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیان فەرموو بە لێخۆشبوون بە ڕێژەی 20% سزایەکانی هاتوچۆ کە بۆ ماوەی 6 مانگ ئەو بڕیارە جێبەجێ دەکرێتن. واتە لە 28 2023ەوە تاکو 28 2024 ئەو هاوڵاتیانی کە بڕی سزایان لەسرە دەتوان مستەفید بن لەو بڕیارە. سەبارەت بە ڕوونکردنەوەیەک طبعا ئێوەش وا دیارە تۆزێک شرۆڤەکەتان هەڵەیەکی تێدا بوو. ئەگەر هاوڵاتیەک لە بۆ نمونە ملیۆنێک دیناری غەرامە لەسەر بوو لە ماوەی ئەو 6 مانگەدای 20% غەرامەکەی لێ خۆش دەبن. ئەگەر نەیدا هیچ ڕپارەیەک ناچێتە سەر ئەو غەرامەی کە لەسەری بۆتە ملیۆنەکە هەر دەمێنێت. بەڵام ئەگە بێت و لە 29 2024ەوە هەر سەرپێچیەکی تر ئەنجام بداتن ئەو کاتە ئەگە بێت و لە ماوەی مانجێک نەیداتن بڕی سزایەکە ئەو کات ئەوانەی کە لەو ماوەیە واتە لە پاش 2024ەوە تۆمار دەکرێن ئەو یان دۆقات دەکرێت. واتە کاک فازڵ بەشی 20 یاسای هاتوچۆی ژمارە 86 ساڵی 2004 لە دوای 29 دوو پەیڕەو دەکرێت. واتە هەر شۆفێرێک لە دوای ئەو بەروارە کە سزایەکی دێتە سەر لە دوای ئەوە دەبێت پارەکە بە دوو هێندە بیدات ئەگەر لە ماوەی مانگێکدانیدا. ئێستا لە بۆ نمونە بەڕێزت بزانە با نمونونەکەی وازەکەم بەڕێزت شوفێری سبەی لە کامیرە دەدەی غەرامەیەکی 100,000 بۆ دێتەوە. باش دەتوانی بچی ڕاستەوخۆ ئەو پارێ ئەو 100,000 بیدەی چەندی دەدەی 20% لێ خۆش دەبنەوەتە 80,000 دەدەی. بەڵام ئەگە بێت و تاکو 6 مانجی تر ئەو پارێت نەدا ئەو 100,000 نابێتە 200,000. بەڵام لە پاش ئەو 6 مانگە ئەگەر هەر سەرپێچیەکی ترت کرد ئەوە ئەگە بێت و لە ماوەی مانجێک نەیدەی ئەو کاتە دۆقات دەبێتەوە. بەداخەوە ڕاگەاندەکان لەگەڵ بڵاوکردنەوەی ئەو هەواڵە یەکسەر بە شێوەی هەڵا لە هاوڵاتیان نەنگاند یعنی وا لە هاوڵاتی گەاندرا کەەوە قڕسکردنی باری دارایی هاوڵاتیانەوە بێت و هەر کەسێک لە ماوەی مانجێک بڕی سزایەکانی کە لەسەرێتی نەیدات دەکرێتە دۆقات. دەست خۆش ڕوونکردنەوەکەت گەیشت بەڵام لێرەدا پرسیارێکی دیکە هەیە ئەوی شەوەیە ینی مەبەستان چییە لەوەی کە ئەم یاسایەکە چەند ساڵە کاری پێ نەکراوە ئیدی جێبەجێ بکەن؟ ینی خۆتان دەزانن کە دۆخی موچە و باری دارایی هاوڵاتیان و شۆفێران چۆنە، ینی بۆچی لە دوای مانگی دوو بڕیارتان داوەکە ئەو یاسایە جێبەجێ بکرێت ئەگەر سزاکە نەدا ببێ بە دوو هێندا؟ بزانە ئێمە نامانەوێت دیسان ئەو بارە قورسەر بە هاوڵاتی دروست بێتەوە لە پاش پاکتاوکردن لە پاش ئەو 6 مانگە چۆن دەرە هاوڵاتی پاک دەبێتەوە لە سزایەکان. نامانەوە دیسان باری سەرشانی قورس بێتەوە ببێت بە ملیۆن و 2 ملیۆن و 3 ملیۆن و نەتوانە بیداتن. بۆیە ئەو بڕیارە دەرچووە کە بێت و کاتێک سەرپێچێک دەکاتن لە ماوەی مانجێک بیدا لەوانەیە ئاسان بێ لە بۆی. بەڵام کاتێک لە ماوەی 5 ساڵ لەسەری کۆ دەبێتەوە دەبێت بە 200 و 300 و دەبێت بە ملیۆن و 2 ملیۆن بێگومان ئەو کاتە قورساییەک دەبێت لە بۆ باریژانی. بەڵام ئەگە بێت و لە بۆ نمونە کەسێک 30,000 کەوتە سەری چوو ڕاستەوخۆ 30,000دا ئیترەوە لەسەری کۆ نابێتەوە. یعنی حکمەتەکە لەوەدا بۆ ئەوەی هەم هاوڵاتی بزانە کاتێک کە سەرپێچی دەکاتن ڕاستەوخۆ سزادان هەیە هەم لە بۆ ئەوەشە باری سەرشانی هاوڵاتی قرس نەکرێتن. یعنی ئێستاەوەی کە هەیە بەڵێ قورساییەکە لەسەر شانی هاوڵاتی 2 ملیۆن و 3 ملیۆنی لەسەر کۆ بۆتەوە. جا کاتێک ئەو بڕیارە پەیڕۆ بکرێتن بێگومان ئەو بڕانەتی تر کۆ نابێتەوە لەسەر هاوڵاتی. باشە کاک فازڵ کەواتە هەر شوفێرێک هاوڵاتیەک لە ماوەی ڕابردوو ئەگەر چەند سزایەکی لەسەر بێت چەند ملیۆنێک سزای لەسەر بێتن دەتوانێت لەو ماوەی کە دیاری کراوە 120 بوو داشکاندنی پێ بکرێتن یان تەنها ئەو ماوەی کە دیاری کراوە سزاکان لەو کاتەدا داشکاندنی بۆی لە ماوەی ئەو 6 مانگە. یعنی ئێستا دیسان بانمونونەکە لەسەر بەڕێز بێن بە تۆ جەنابەت 2 ملیۆن دینار خەرامەت لەسەرە تواناتە لە ماوەی ئەو 6 مانگە بەی پارەکە بدەی ملیۆنێک و 600,000 دەدەی. توانات نەبوو ئەو 2 ملیۆنە هەروەکو خۆی دەبێتەوە دۆقات نابێ واتە نابێ بە 4 ملیۆن. بەڵام لە پاش تەواوبوونی 6 مانگەکە ئەگە سەرپێچیەکی ترت کرد
100,000 بوو ئەو 100,000یان ئەگەر لە ماوەی مانجێک نەدەی دەبێت بە 200,000 هەر ئەوەندەیە. باشە کاک فازل کەواتە حەز ناکەن ئەگەر بەو شێوەیە بیتن لۆدێک لەسەر بەڕێوەبەراتی هاتوچوەکان دروست بێتن ئێوەی سیستەمێکی ئەلکترۆنی بۆ پارەدان بەکارتان خستووە بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێت بە ڕێگەی ئەلکترۆنی بتوانێتن ئەو سزانە ساف بکاتن. بەڕێزەکەم طبعاان تاکو ئێستا لە سیستەمی ئێمەوە هاوڵاتی خۆی دێتە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر و مراجعات دەکاتن لە بۆ دانی بڕی سزایەکان سیستەمەکە لە ناو بەڕێوەبەراتی بە ئەلکترۆنی و بە زۆر بە خێرایی بەڕێوە دەچێتن تەنها یەک پەنجەرە یعنی هیچ شتێکی ناوێتن پەنجەرەی یەکەمانێکە لە بۆ سزا و لە بۆ دەست بە سەداگرتنەکانە یەکسەر مراجعاتیەوە دەردەکاتن هەرچی بڕی سزا لەسەرەتی دەتوانێت بزانی چەندە بە یەک وەسڵوەری دەگرێت و پارەکە دەدا هیچ شتێکی زەحمەتی تێدا نیە بەڵام تاکو ئێستا سیستەمی پارەدانی ئەلکترۆنی لەبەرەوەی لە هەرێم پەیڕەو نەکراوە بۆی لە بەڕێوەبەراتی هاتوچۆش نیمانە. بەڵێ باشە کاک فازل پرسیارتەمانە سپاس باشە کاک فازل دەست خۆش سەرباری وەیەکێک و جەنابتان وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆن ئەفسەرێکی هاتوچۆن ئەنی زۆر جار لە سوشیال میدیا لە ڕاگەاندنەکان ڤیددیۆی هاتوچوو دادەنێ ئەو ڕۆداوانەی کە ڕۆدەدەن بە کۆمنتە خۆشەکانت سەرنجی خەڵکێکی زۆرت ڕاکێشەوە بەڕاستی ئەمە پرسیارە کاک فازل ئەم ڕۆداوانەم کارەساتانەی کە ڕۆدەدەن لە هەرێمی کوردستان لە هەولێر لە هەر شوێنێک ینی ئەمە بێ ئاگایی و ئیحمالی شوفێرەکانە یان بێ ئاگاییە لە ڕێنماکانی هاتوچووی دەتوانین بڵێن هەموویە هەمووی بەیەکەوەیە یعنی هەر ڕووداوە کە دەکەوێتەوە کەشێک و شوێنێکی تایبەتی خۆی هەیە کەەوە کار دەبێت لە بۆ کەوتنەوەی لە بۆ نمونە ئەو کارە ساتێک کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا کە لەسەر ڕێگە هەولێر کەس نەزان کەوتەوە کە میکسەرێکی چیمەنتۆ کۆنتترۆل لەدەستدا لە دەرەنجامی ئەوەی کە کۆنتترۆل دەستدارنەکەی 21 ئۆتۆمبیل زیانیان بەرکەوت و 11 هاوڵاتیش زامدار بوون. یعنی ئێستا ئێمە زۆر جار گلەی لە سیستەمی PVI دەکرێت دەڵێن هەزە بۆ چییە؟ ئەو ئۆتۆمبیلە ئەگە بێت و بچوو بە سیستەمی ساڵانە هەزەی بۆ کردبە بێگومان تووشی تەقینی ئیستاب تەقینی بۆڕێکانە دەبوو طبعا بەهۆی نەمانی برێکەوە بوو ئەو بە بەردەوام خۆشتان دەزان لە کەس نەزان کە لە بۆ ناوشاردەی بە بەردەوام لێژایە بۆیە وای کرد بە بەردەوام خێرایی زیاد بێتن خۆی پێ نەگەڕێتەوە تاکۆی کە ئەو زیانە گەورەی گەیاند واتە سەرەتا ئێمالی شوفێران دوای ئەوە نەبوونی مەرجەکانی توندوتۆڵی لە ئۆتۆمبیلەکان و هەروەها خراپی ڕێگاوبانیش کاریگەری خۆی هەیە بەڵام ئەو زانراوە لە هەموو جیهان هەمیشە پابەندەبوونی شوفێران و خود مرۆڤەکان بەگشتی بە یاسا و ڕێنمایەکان یاچۆ هۆکاری سەرچە لە بکەوتنەوە ڕووداوەکانی هات. دەست خۆش کاک فازل زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز عەقید فازل حاجی گوتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەست خۆش. کاک فازل.